لەگەڵتان بەردەوامە بین ماشەڵڵا ئەمڕۆ بەرنامەکەمان پڕێتی لە هەواڵی ئەوەی کە بە خۆشحاڵیەوە لە ماوەی ڕۆژانی داهاتوو چالاکی بەتایبەت زانستی لە شاری سلێمانی بەڕێوەچێت یەکێکی تر لەو چالاکی زانستیانە بەڕێوەچوونی سیمپۆزیۆمێکی نێودەوڵەتیە سەرکۆ دووسبەی شەڵا لە سلێمانی ڕێک ئەخرێت کە تایبەتە بە ڕێنمایی کاری پەروەردەی دەرونی هەر بە خۆشحاڵیەوە لە زانکۆی سلێمانی ئەم بەشە کراوەتەوە ساڵی دووهەمیشەتی هەرچەند میوانی بەرنمەکەمان زانیاری زیاترمان لەسەر ئەم بەشە پێشکەش ئەکادوە لە ڕاستیە ئەم سیمپۆزیۆمە مەجالێک ئەڕەخسە نەبووی کە زیاتر ئم بەشە ڕوون بکرێتەوە هیوایەت بخرێتە دڵی ئەو کەسانەی کە وەرگیراون لەم بەشەیە بەنیازنی شەڵاوە بگرن بۆی کەمزان ئایندەی ئیشی ئەمان بازاڕی کارەکەیان چۆن و بەرچاڕوونی زیاتر وەربگرن بابەتێکی زۆر زۆرگە کوێی وەستە بە بواری پەروەردەی دەرونی و ئەوەی کە بێگومان ئەم بوارە زۆر پێویستەکە کاری لەسەر بکرێت بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کوردساتیشە بە ڕێکخستنی ئەم سیمپۆزیۆمە جا بۆی کە زیاتر لەسەر سیمپۆزیۆمەکە ئەم بەشە نوێ زانیاری وەربگرین با بەڕێز دکتۆر زانا عەزیز سەرۆکی بەشی ڕێنمایی دەرونی لە زانکۆی سلێمانی زانیاریمان پێشکەش بکە دکتۆر سڵاوی لێبێت لەسەر ئەم بەشە نوێیە من ئاماژەیەکم بۆ کرد کە با بڵێ سیمپۆزیۆمەکەش بەشێکی زۆری هەر تیژ خستنە بێتە سەر ئەم بەشە نوێیە و ڕوونکردنەوە ئەیە لەسەری بەڕێزت هەر یەکەم جار لەسەر بەشەکە زانیاری زیاترمان پێشکەش بکەیت چی لە ئەم بەشە فێری خوێندکارە سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ میوانداریە زۆر بەخێر چکە هەندێک جار لەوانەیە دەستگا ڕاگەیاندکارەکان ڕۆڵێکی گەورە ببینن لەوەی کە پەیامەکە و خۆی بگاتە ئەو خوێندکارە خۆشەویستانەمان کە بنا دەرچووی بەشی 12 بڵێن قۆناغی 12 ژیانیان بەشی ڕێنمایی دەرونی یا بەشی ڕێنمایی پەروەردەی دەرونی یەکێکە لە بەشە تازەکان لە کۆلێجی پەروەردە لە زانکۆی سلێمانی تەمەەن بۆ پەڕی خۆشحاڵیەوە دوای جهدێکی زۆری با بڵین ڕاگرایەتی کۆلێج و ئەو بەڕێزانەی کە لەم بوارەیە دڵسۆزی شارەکە بوون توانرا لە دەرەنجامە ئەم بەشە بکرێتەوە لە زانکۆی سلێمانی کە ئەم ساڵی دووهەمیەتی پێشوازی لە خوێندکارەکانەکە ساڵی ڕابردوو بە نزیکەی 7 خوێندکار تەقدیمی ئەم بەشیان کرد کە ژمارەیەکی بەرز بوو 50 خوێندکار لەم خوێندکارانە پار با بڵین درێژیان بە خوێندناوە بە سەرکەوتووی قۆناغیەکی بەشی ڕێنمایی پەروەردەی دەرونیان تەواو کرد دەرچوانی ئەم بەشە حتمەن ینی ڕۆڵێکی زۆر 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 گەورە ئەگەڕن لە ئایندا لە ناوەندەکانی خوێندن و لە ناوەندەکانی تەندروستی و لە ناوەندە جیاوازەکانی تری ژیانە و من پێم وایە تاوکو ساڵی پار ئەگەر چی ئێمە بەشی کەمان هەیە کە با بڵێن ئەرکی ڕاوێژکاری دەرونی ئەگرن ئەستۆ بەڵام من پێم وایە تا ساڵی پار ئەم کایە ئەم بەشە ئەم سپیسە بە فەراغی ما بوو بۆ فەراغێکی گەورە بوو ئەمێ دەخوازین دوای دەرچوونی یان تەخەڕوجی قسمی یەکەم لەم بەشە ئەو فەراغە پڕ ببێتەوە. زۆر باشە دکتۆر کەواتە ئێوە کە ئەم سیمپۆزیۆمە بەستن ئامانجی ئێوە چییە؟ ئاشناکردنی خوێندکارە نوێیەکانە بەم بەشە ئاشناکردنی کۆمەڵی مامۆسا و کەسانێکە کە لە بواری پەروەردەی دەرونیە کارەکەن بێن کۆمەڵە زانیاری نوێ وەربگرن پێما خۆشە ڕوونکردنەوەیەکشمان بێتە لەسەر تەمەەن سیمپۆزیۆمەکە لە سیمپۆزیۆمێکی نێودەوڵەتیە ساڵی پاریش حتمەن لەم مانگەیە ئەم سیمپۆزیۆمە ئەنجام درا ئەم ساڵ دووهەم ساڵێتی کەم سیمپۆزیۆمە ئەنجامین بۆ دووبارەیەکەینەوە لەبەرەوەی ساڵی پارکە کردمان دەرەنجامێکی باشی هەبوو لە هەموو کۆمەڵگە پێشکەوتووەکانە زۆر گرنگی بەم با بڵین جۆرە ئیڤێنت و سیمپۆزیۆمانە ئەدرێ چکە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری حتمەن لە ڕێگەی لەم جۆرە ڕێگەیانەوە ئامانجەکەی خۆی باشە پێکێ ئەم سیمپۆزیۆمە لەسەر ئاستی کۆلێجی پەروەردە ئەکرێ کۆلێجی پەروەردە توانم بڵم بووکی کۆلێجەکانی زانکۆی سلێمانیە چونکە هەموو ئەو دکتۆر و مهندیس و هەموو ئەو کەسە گەورانی لە وڵات پێگەن دواتر خزمەتی وڵاتەکەن مامۆستا پێیانەگەێنێ و کۆلێجی پەروەردە ئەرکی پێگاندنی مامۆسایەکی بلیمەتی لە ئەستۆیە کاتە سەختترین کار بە ئەنجامەگەێنێ کۆلێجی پەروەردە حتمەن لە 5 بەشی گرنگ پێک هاتووە بەشی ڕێنمایی دەرونی کە بەشە تازەکەیەتی ڕێنمایی پەروەردەی دەرونی بایۆلۆجی کیمیا ماتماتیک فیزیا ئەم سیمپۆزیۆمە زیاتر بۆ ناساندنی ڕۆڵی ئەم دەرچوانەیە لەم 5 بەشە جیاوازەی کۆلێجی پەروەردە کە چ ڕۆڵێگە گەڕن لە کایە جیاوازەکانی وڵات و لە هەمان کاتیشان ناساندنی ئەم سیمپۆزیۆمێکێکی تر لە ئامانجەکانی ناساندنی توانای ئەم 5 بەشە و ڕۆڵی ئەم 5 بەشە و هەلی کاری ئەم 5 بەشە لە ئایندەیە بۆ ئەو با بڵین
قوتابیانی کە قۆناغی دوانزەیان تەواو کردووە تاوکو بەرچاوڕوون بن چکایەکێک هەمومان ینی بۆ ئەزمونای تێپەڕیوین یەکێک لە گرفتەکان زۆربەی جار خوێنکار کە تەقدیمی بەشێکیەکە ئەزمموی نییە نازانێت بە قوڵی ئەم بەشە بەرەو کوێی ئەبا دەرەنجامەکەی کوێیە بەس من کە ئازانم ئێمە بەشی ڕێنمایی پەروەردەی دەرونی کە تەواویەکەم لە یەک دنیا شوێن هەلی کارمە بێ بەرچاوڕوونە بم ینی بە تەئکید پێشکەشیەکەم بە تەئکید ئێمەسایەکێک لە شتخۆشەکان کە چەند ڕۆژێک پێش ئێستایانی بەشی تۆمار پێیان ڕاگەیاندن یەکێک لەو خوێنکارانەی کە تەقدیمی بەشی پەروەردەی ڕێنمایی دەرونی کردووە دەرەجەی پۆلی 6 6 ناوەکە توانێت بچێتە هەندەسە توانێت بچێتە هەندێک لە بەشە پزیشکیەکان بەڵام هاتووە بۆ بەشی پەروەردەی ڕێنمایی دەرونی بۆچی چونکە ئێمە زۆر کارمان لەسەر ئەوە کرد و هەر بە ڕێزێکیش بێت بۆ بەشەکەی ئێمە ڕوونکردنەوەی تەواوی ئەینێکە ئەم بەشە چییە دەرەنجامەکەی بەکوێ توانی چ کارێ بکەیت بۆیە سمپۆزیۆمەکە زیاتر بۆ ناساندنی بەشەکانی بەشە جیازەکانی پەروەردەیە تاوەکو خوێنکار ئەزممویان زۆر بێ و یەکێکتر لە ئامانجەکانمان لەم سمپۆزیۆمە کەسانی بیانیمان بانگێش کردووە چکە ئێمە ناو سمپۆزیۆمێکی نێودەوڵەتی کەسانی بیانی خاوەن زۆر بە ئەزمون لە باری پەروەردە و لە بواری دەرونیە ئەوان چ لایەنێکەوە تیشکە خەنە سەر مەسەلەن یەکێک لەو بەڕێزانەی کە بانگێش کراوە بۆ سمپۆزیۆمەکە یەکێک لە پەناڵەکان ئەو قسەکەرە بێ یەکێک لە ڕوکشەپەکان پێشکەشەکان بەڕێزێکە لە زانکۆی ئەمریکی مامۆسایە کەسێکی بیانیە ئەزمونێکی زۆری هەیە و سپێشیاڵستەکەی بڵین تایبەتمەندیەکەی یان پسپۆریەکەی لە بواری دیسەبڵەتیە کەسانی خاوەن پێداویستی تایبەت ڕێنماییکاری دەرونی چۆن ئەتوانێت هاوکارێکی باشی ئەو کەسانە بێت کە مناڵە یا خۆیان خاوەن پێداویستی تایبەتن کە ئەم مەسەلەیە کەم قسەی لەسەر کراوە لە ڕۆزانستیەکەەوە شاسە هەرخانێکێک لە شتەکان کە ئێمە زۆر خەممانە وەکو زانکۆی سلێمانی وەکو کۆلێجی پەروەردە وەکو بەشی ڕێنمایی دەرونی بە تایبەتی کە ئەم تێڕوانینە هەڵەیە ئەم تێفکرینە هەڵەی ڕاستکەینەوە کە خەڵکانێک دروست بوون قسە لەسەر مەجالێک ئەکەن کە پسپۆری خۆیان نییە تەنها شارەزاییان هەیەیان ئەزممویان هەیە چکە تۆکو ئەکادمیستێک کاتێک قسە لەسەر مەجالێگەکەی حتمەن زۆر جوان قسەی لەسەرەکەی چا پسپۆڕی خۆتە بۆیە ئەم بەڕێزەکە قسەمان بۆ کایەکێک لە ڕۆپشۆپەکانمان بۆ ڕازێنێتەوە بە عیلم و زانیاریەکەی کەسێکە پسپۆڕی هەیە لە بواری خاوەن پێداویستی تایبەت و چۆن ڕێنماییکاری دەرونی ئەتوانێت لەو بوارەیە لەو مەجالە ئەسپی خۆی تاو بدە و یەکێکتر لە ئامانجەکانی سمپۆزیۆمەکە کەسانی بیانی و نێودەوڵەتیمان بانگێش کردووە کە چۆن لە کایە جیاوازەکانە کەسی ڕێنماییکاری دەرونی یان کەسێک کە دەرچووی بەشی کۆلێجی پەروەردە بێ چۆن بتوانێت هەلی کاری خۆی بدۆزێتەوە چۆن بتوانێت باشتر خزمەت بکە باشە دکتۆر لەگەڵ ئەوەی کام سمپۆزیۆمە بۆ خۆی گرنگی و تایبەتمەندی هەیە لەوانەیە ئێستا زۆربەی خوێنکارە خۆشەویستەکانەوەی خۆناغی دوانزەوەیت لە بڕیاردانان بۆی کە کۆلێژێک بەخواستی خوانیانی ئەم کۆلێژ ئەم بەشەی ئێوەش ئاستێکیۆنی بەرزی هەیە کە ئەتوانێت لە بواری لە بوارەکانە خزمەتێکی باش بکەێنێت مەرجەکانی ئێوە چییە بۆ وەرگرتنی خوێنکارێک بۆی کە بێتە ناو کۆلێژەکەی ئێوە نمرەی زۆری ئەوێ یاخود تاقیکردنەوەکان چۆنە بۆی یەک بەرچاوڕوونی بینە خێزانەکانیش زۆر باشە سوپاس بە پرسیارەکە چکە زۆر گرنگە ئەسڵەن ئامانجی پەرنامەکەش لەوانەیە هەر ئەمە بێ تەمەن خوێنکار لە هەر بەشێک لە بەشەکان لە زانکۆی سلێمانی کە وەرەگیرێ حتممە ئەو بەشە کۆمەڵێک مەرج و خصوصیات و تایبەتمەندی خۆی هەیە بەشی ڕێنمایی دەرونیە گەرێمە بە نمونە وەربگرین لە ناو کۆلێجی پەروەردەیە ساڵی پار نمرەیەکێکە لە مەرجە سەرەکیەکان ساڵی پار بە نزیکەی هەفتاویەک بۆ خوێندنی حکمی بەبێ پارە واتە پارەڕاڵ نەبێ هەفتاویەک پۆینتێکی وەرگرت پۆینت شتێک بوو وەریگرت و بۆ پارەڕێڵی 68 پۆینت شتێکمان وەرگر وەکو خوێنکار حتمما ئەم ساڵ ئەکرێ گۆڕانکاری بەسەرا بێ بەڵام گۆڕانکاریکی زۆر نا کە ئەمەش بڵێن مژدەیەکی خۆشە کە خوێنکار ئەتوانێت بە دەرەجەیەکی مامناوەندەوە لەم بەشە بگا بەخواست و ئاستی خۆی ببگا بەو ئامانجەی کە ئێوێ کە بتبێوێ لە بواری دەرونیا خزمەت کا یەک دوو هەردوو بەشی وێژەی و زانستی ئەتوانن تەقدیمی ئەم بەشەی بکەن هەردوو بەشی وێژەی و زانستی لە هەندێک لە بەشەکان تەنها وێژەی ئەتوانێت لە هەندێک لە بەشەکان تەنها زانستی ئەتوانێت بەڵام لێرە هەردوو بەشەکە بە یەکسانیەتوان بەشداری ئەم بەشە بکەن یەکێکتر لە مەرجەکان ئەگەر خوێنکار بوێ ببێتە کەسێکی سەرکەوتوو مەرجە حەزی هەبێ بۆ ئەم بەشە و بوێوێ لە بواری دەرونیا
قاڵ بێتەوە و بیوێ ببێتە ڕاوێژکارێکی دەرونی سەرکەوتو و یەکێکی تر لە مەرجەکان حتمما تەمەنە تەمەنێک دیاری کراوە کە نابێت لەو تەمەنە ئەوە بێ بەڵام ئێمە وەکو با بڵێن وەکو لیژنەی بەژ وەکو با بڵێن ڕاگرایەتی کۆلێج هەوڵماننا ئەو مەرجانەی کە دامەناو بۆ وەرگرتنی خوێندکار مەرجانێکی ئاسان بن بۆی هەموو خوێندکارە خۆشەویستەکانمان بگەن بە بەشە دڵخوازەکەی خۆیان و بتوانن بڵێن وەربگیرێن لەم بەشە بەبێ ئەوەی کە مەرجێکی قورسیان لەسەر ئەوە بکەین تاوەکو حتا ئەو خوێندکارانەمان کە بە پاپارەڵێڵ وەرەگیرێن لەو بەشە مەرجی قورسمان بۆ دانەناون بۆی بتوانن وەربگیرێن و درێژە بە خوێندنەکاندا دەستخۆش. دکتۆر هەر لە میانەی قسەکانیشتا بەڕێزە تێشکت خستە سەرم بابەتە داهاتووی ئەمان چی بەسەر دەدوە هەلی کار ئەمە هەر لە لای گەنجانە زۆر چێشەی دروستکردە بوو بە داڵغێشیان دکتۆر بەڕاستی لەم بوارەیە داهاتوو بە چ شێوەیەکەوە ئێوە لەم سیمپۆزیۆمەیە چۆن یارمەتی خوێندکار ئەدەن لە بەشە بتوانێت هەلی کار بەدەست بێت بەڵێ حتمما لە سیمپۆزیۆمەکەمە زۆر بەقوڵی ئەوەی کە ئەتوانی ئاشکراکێ چون دکتۆر بە کەسە پسپۆڕەکان قسەی لەسەر بەڵێ لە ڕاستیان ئێمە لە سیمپۆزیۆمەکە زۆر بەقوڵی هەوڵین کە تیشک بخێنە سەر ئەم مەجالە یەک دوو یەکێک لە جوانیەکانی ئەم بەشە چییە؟ ماڵتی تاسکینە کەسەکە بەڕەهایی مەجای کارکردنیان دۆزینەوەی هەلی کاری هەیە لە چەندین سێکتەری جیاوازە بۆ نمونە کەسێک کە بەشێک تەواوەکە تەنها ئەتوانێت لە جێگەیەک مەسەلەن ڕاگەیاند کارێک کە بەشی ڕاگەیاندن تەواوەکە لەگەڵ خۆشەویستی زۆرم هەڵبەت نامەوێت بڵێن لە گەورەی ئەو بەشەکەم بکەمەوانێ بەزمە بەستم بۆی تێڕوانینەکە تاو بگات باشترین شوێن بۆی بتوانێت خزمەتی تیا بکە کاناڵە تەلەڤیزۆنیەکان و جەریدە و ڕۆژنامە و گۆڤارەکان ئەمەیە بەڵام بەشی ڕێنمایی دەرونی کە تۆ تەواویەکەی یەکەم شت دەتوانی وەکو مامۆستا لە ناوەندەکانی خوێندن مەکتەبی ئەهلی مەکتەبی حکومی داوام بکەیت لە مەکتەبی حکومی وەرگیرای زۆر باشە وەرنەگیرای لە مەکتەبی ئەهلیەتوانی داوام بکەیت دوو ئەتوانی ببیتە ڕاوێژکاری دەرونی سێ ئەتوانی لە کەرتی تەندروستی وەکو ڕاوێژکارێکی دەرونی وەکو ڕێنماییکارێکی دەرونی داوام بکەیت چوار ئەتوانی لە سەرجەم ئەو ڕێکخراوە حکومی و ناحکومیەکانە وەکو کەسێکی ڕێنماییکاری دەرونی ئەتوانی داوام بکەیت ئەتوانی خزمەت بکەیت زۆربەی زۆری مەجالە جیاوازەکانی ژیان ئەتوانم بڵم بە ڕێژەی لە سانەوە پێویستی بە ڕاوێژکاری دەرونیە پێویستی بە ڕێنماییکاری دەرونیە ئەمان ئەتوانن لە سەرجەم ئەو کای جیاوازانەی وڵات هەلی کاریان هەبێ و وەکو ڕاوێژکارێکی دەرونی وەکو ڕێنماییکارێکی دەرونی خزمەت بکەن و خزمەتی دەرونی پێشکەش بە هاوڵاتیان بکەن بە دیوێکی کەیە ئێمە مەسەلەن 20 ساڵ پێش ئێستا ئەگەر باسی کێشە و شڵەژان و گرفتە دەرونیەکانت کردایە هەڵبەت هەندێک نەخۆشی هەبوو کەس هەر نەیبیستە بوو بۆ نمونە 20 ساڵ پێش ئێستا بوو دووتیان نەخۆشی دوو جەمسەری بایپۆلەر کەس نەیەزانی چییە شیزۆفرینیا تاقوتەرا هەبوو نەبوو زۆرتر خەڵک خەمۆکی و یان تا ڕادەیەک ئەنەگزایەتی بیستە بوو بەڵام بەواستەی پێشکەوتنی ژیان و ئاڵۆزبوونی ژیان و گۆڕینی ڕیتمی ژیانی ئێستای خەڵک بەگشتی لەسەر ئاستی جیهان کێشە دەرونیەکان و شڵەژان و دەرونیەکان و نەخۆشە دەرونیەکان زۆر هەڵاوسانی بەخۆی بینیوەست بۆی ئەمە ژواکە دەرچوانی ئەم بەشە لە ئایندەیە دەرچوانی ئەم بەشە لە ئایندەیە ینی چۆنەڵی وەکلی چاوێشە هەموو دام و دەستگاکانی وڵات بە دوایان ناگەڕێن چونکە کێشە دەرونیەکان زیایی کردو خەڵک پێویستی بەمانە و بە دیوێکی کەشا ئێمە دایم لە سێکتەری چارەسەری دەرونیا دوو مەجرامان هەیە بۆ چارەسەر مەجرایەکیان دەرمانیە کە دکتۆرە بەڕێزە سایکاتریکەکان پێ هەڵەسن مەجرایەکیان ڕاوێژکاریە مەجا لە ڕاوێژکاریەکە زۆنێکی فراوانتر داگیرەکە ئەمان ئەتوانن لەو زۆنە فراوانە وەک ڕاوێژکاری دەرونی چارەسەرکاری دەرونی ئەسپی خۆیان تاو بدەن و ڕۆڵێکی گەورە بجێڕن بە تایبەتی لە ناوەندەکانی خوێندنە کە کێشێکی زۆرمان هەیە خوێندکارێکی زۆرمان گرفتی دەرونی هەیە بەڵام لەبەرەوەی پسپۆری تایبەت ڕانەهێنراوە بە شێوازێکی ئەکادیمی لەگەڵ خۆشەویستیم بۆ ئەو دەرون ناسە بە ڕێزویان با بڵێن توێژێری کۆمەڵایەتیانی کە تا ئێستام ئەرکیان گرتۆتە دەست بەڵام ئەگەر بێت و ڕاهێنراوتر بن ئەگەر بێت و دقیق کەسەکە پسپۆری خۆی بێتوانێ بۆیە لە هەموو ئەم کە جیاوازانەیە دەرچوانی بەشی ڕێنمایی دەرونیێتوان هەلی کاریان دەست بکەوێت کە من پێم وایە لە دەرەنجامە ئەوانی تەخەڕوجەکەن لەم بەشە خوێندکارێکمان نابێت کە
گرفتی ئەوەی هەبێن نەزانێت لەکوێ کار بکە. ئەو برا بەڕێزم کە پێش من بەرنامەی هەبوو لەسەر مەسەنێکێک لەو بەشانە شیکاری نەخۆشی ئاماژە پێەیە بڕۆ لە وڵات لە شار دەرچوویەکی لە ڕادە بە دەری با بڵێن شیکاری نەخۆشیمان هەیە کە هەلی کاریان نییە لە بەروی مختبەرەکانمان مەحدودن وە کەسێک دەتوانێت مختبەرێک بەڕێوە بەرێ و دەرچوێکی زۆری شیکاری نەخۆشی ئێستا لە ماڵەوەیە هەلی کاری دەستناکەوێ بەڵام بەشی ڕێنمایی دەرونیە بەشی ڕێنمایی پەروەردەی دەرونی نە دەرچوەکانمان پێم وانیە بوەستن بۆی هەلی کاریان هەر نەبێ حکومت پێویستی پێیان نەبێ خۆیان نتوانن لە سنتەرێک یان خۆیان شوێنێکی ڕاوێژکاری دەرونی بکەنەوە و بخۆیان ببنە خاوەنی ئەو شوێنەوە کاریان دەست بکە. دەستان خۆش بێت دکتۆر، سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆی کە ئەم بەشە بەباشی کراوەتەوە خوێندکارەتوانێت تایە بەشدار بێت و بە شێوازێکی ئەکادمی و قۆناغەکان تێپەڕکات و دوجار بێتەوە ئەوش سوودمەت بێت لەناو کۆمەڵگایە و سوودمان پێبەخشێ و هیواداریشی سپۆزۆمەکەتان بەسەرکەوتوی بەڕێوە بچێت و چاوەڕێی ساڵێکی ئایندەیەکی باش و ساڵێکی باشی خوێندنەکەین کە بتوانین خوێندکارە کوڕ و کچەکانمان لەم بەشەیە خۆیان ببێنەوە بتوان ئەوانش لە داهاتووە خزمەت بکەن. دووبارە سپاس بۆتە. زۆر بەخێر بێت. دەست خۆش.